لەکلەک یان حاجی لەقلەق لە نێو کووردا زۆر بەناوبانگە و ناسراویشە، بەدەنێکی ڕێک و چەکمەیەکی قوچەکی درێژی دوولینگی هەیە و لە هەمان کاتیشدا دەندووکی سوور و باریک و سێگۆشەیی هەڵکەوتووە و ئەم دەندووکە باریک و درێژ و تیژە هاوکاری دەکات بۆ ڕاوکردنێکی زۆر باش و لە هەمان کاتیشدا خۆی بەدەنی لەکلەک هەموو بەدەنەکەی تقریبان 110 بۆ 105 سانتیم دەبێت بە باڵەکانیەوە کە لێکی دەکاتەوە 225 سانتیمەتر تاکو 215 سانتیمەتر دەبێت کە ئەمە ژوای لێ دەکات لە نیشتنەوە و هەڵفڕیندا هاوکارێکی زۆری بکە و لەگەڵ بادا بتوانێت سەما بکە. لە کوردستاندا ئێمە دوو جۆر لەکلەکمان هەیە. حاجی لەقلەق ئەو بەدەنی سپیە و سەرپشتە باڵەکانی ڕەشە و دەندووکی سوورە و چەکمەشی سوورە و لە چێشیشدا قورسە و لە هەمان کاتیشدا 3 کیلۆ بۆ 4 کیلۆ بەدەنی هەمووی دێتەوە. ئێمە جۆرێکی تر لەقلەقمانەیە کە پێی دەڵێن لەقلەقە ڕەشە یان بە کوردیەکەی پێ دەڵێن حلێر. حلێر لە وەزندا بچووکترە و لە بەدەنیشدا باریکترە و سەرباڵ و پشتباڵەکانیشی ڕەشە و ئەمەش دەتوانین بڵین حلێر زرنگتر و زیرەکتر و وریاترە لە لەقلەقی سپی. لەقلەق نیشتیمانی سەرەکی ئاسیایە و بە تایبەتی لە باکووری ئاسیاوە دێن لە سیبریا و لە باشووری سیبریا و لە باکووری چینەوە گەشتەکانیان دەست پێ دەکەن بە تایبەتی لە هاویناندا لە سەرەتای هاویندا و ئەگەر وەرزەکەی شێدار و باراناوی بێ ئەوە زووتر گەشتەکەیان دەست پێ دەکەن. وەکو ئێستا ئەم ساڵ باراناوی بوو و ڕادی 6 بەرزتر بوو زووتر گەشتەکەیان دەست پێ کرد. لە ناوەڕاستی بەهارەوە هاتن بەرەو کوردستان و لە کوردستانیشدا لەو شوێنانە دەنیشتنەوە یان لەو شوێنانە دەمێننەوە کە زۆنگی هەیە، ئاوی هەیە و ئەو خۆراکانەی لێیە کە ئەوان دەیخۆن. بە تایبەتی مار دەرەجەیەک یەکێکە لەو خۆراکانەی کە حاجی لەقلەق پشتی پێدەبەستێ و دواتر بۆقە و دواتریش ئەو خشۆکانن یان ئەو بێکڕکڕاگانن کە لە نێو زۆنگەکاندا بەردەست دەبن. لێرەدا پێویستە ئاماژە بەوە بکەین کە لەقلەق لە ناو ئاودا ڕاو ناکات بەڵکو لە وشکانیدا ڕاو دەکات یان لە نێو قڕ و لیتە و لە نێو زۆنگەکاندا ڕاو دەکات کە ئەمە ژوای لێ دەکات ڕاوچێکی زۆر باش و زۆر بکوژ بێ یان زۆر زرنگ بێ. لە نێوان هەردوو لەقلەقەکەدا واتە لە نێوان حلێر و حاجی لەقلەقدا حلێر زیرەکتر و وریاتر و زرنگترە لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی ڕاوکردن و لە ڕووی خۆپاراستن و لە ڕووی کۆچیشدا.